بە بەرنامەکەمان دەکەین ئەو شوێنەی کە بڕیار و پێشاتەکان تێیدا کاریگەریان لەسەر ڕووداوەکانی ئەمریکا و جیهانیش هەیە. بۆ نوێترین هەواڵ و دوایین پێشاتەکان دەچینە لای پەیامنێری کۆشکی سپیمان هیوا سەلام کە ڕۆژانە بە دوواداچوون بۆ هەواڵەکانی کۆشکی سپی دەکا. هیوا و کاتت باش. نوێترین هەواڵەکان چییە لە کۆشکی سپی و لە لای سەرۆک ترامپەوە؟ سڵاو بەفراو، دوای بڵاوبوونەوەی ناوی ئەو ئەندامانەی سوپای ئەمریکا کە گیانیان لەدەستداوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی بردومانەکانی ئێرانەوە، کەمێک بەر لە ئێستا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا داوای لە وەزیری جەنگی ئەمریکا و فەرماندەکانی سوپای ئەمریکا کرد کە لە بەرامبەر کوژرانی هەر سەربازێکی ئەمریکی گورزی کەمەرشکێن لە دەوڵەتی ئێران بدەن و وەڵامدانەوە و تۆڵەی زۆر توندیان هەبێت. بۆ ئێوە چاوەڕوان دەکرێت کە بۆ تۆڵەکردنەوە لەو قوربانیانەی کە لە ناو سوپای هێزەکانی ئەمریکا کەوتوتەوە کاردانەوەکان لە بەرامبەر ئێراندا تونتر و تونتر ببن. هەروەها دۆناڵد ترامپ هەر ئەمڕۆ لە وەڵامی دەنگۆیەک سەبارەت بە دەستگیرکردنی سەرۆکی ئیسرائیل ئەگەر بێتە ناوخۆی ئەمریکا ڕایگەیان کە ئەوان هەمیشە پێشوازی لە بنیامین نەتەنیاهۆ سەرۆکی ئیسرائیل دەکەن و هەرگیز هەوڵی دەستگیرکردنی نادەن، بەڵکو دەستگیرکردن بۆ کەسانی وەکو سەرانی ئێرانە کە لە تەنیا بەهۆی خۆپیشاندانەوە نزیکەی 52,000 هاوڵاتی خۆیان کوشتووە. دەربارەی ئێران کۆشکی سپی بەرپرسانی کۆشکی سپی ڕایانگەیان کە بردومانەکان بەردەوامن، هەموو شەوێک ئەم بردومانانەی سەر ئێران بەردەوامن. هەروەها گەمارۆی دەریایی سەرگەروی هورمز وەکو خۆی بەردەوامە و ڕێگە نەدراوە هیچ کەشتێکی ئێرانی بێتە دەرەوە یان بچێتە ناوخۆی ئێران. دۆناڵد ترامپ ڕایگەیان کە ڕێڕەوە ئاویەکان ئێستا لە کۆنتترۆڵی هێزەکانی ئەمریکادان، هێزەکانی هێز و توانای ئێران تەواو لاواز بووە، هێزێکی ئەوتۆی نەماوە. ئەمەش لە هەمان کاتدا چەند قسەیەکی بۆ ڕاگەاندن کرد کە بەر لەوەی بچێت بۆ بەشداریکردن لە جامی جیهانی. لەو بارەیەوە راپۆرتێکمان ئامادە کردووە، فەرموون با سەرەتا گوێبیستی بین. ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێران بەردەوامە. هێزەکانی ئەمریکا شەوانە بۆمبارانی ئێران دەکەن و گەمارۆی دەریایی توندیان خستۆتە سەر وڵاتە. لە بەرامبەردا هێزە ئێرانیەکان بردومانی وڵاتانی کەندا و هەرێمی کوردستان دەکەن. هێزە ئەمریکیەکان ڕایانگەیان کە 3 سەربازی ئەمریکی لەو بردومانانەدا لە ناویاندا یەکێکیان لە هەرێمی کوردستان گیانیان لەدەستداوە. دڵمان تەنگە بۆ قوربانیەکانمان، ئەوان گیانی خۆیان بەخشی هەتا ئێران نەبێتە خاوەنی چەکی ئەتۆمی. ئێران تێک شکاوە، لە ڕووی سەربازیەوە هەموو شتێکیان لەدەستداوە. هەر تۆزێک موشک و درۆن و توانای وەبەرهێنانیان ماوە، بەڵام زۆر نییە. دەتوانین گەروی هورمز بەڕێوە بەرین، ئەوان کۆنتترۆلیان بەسەر هیچ شەوە نەماوە. ئیتر با بزانین چی ڕوودەدات. هەر بۆ زانیاریتان، شەوی ڕابردوو بە توندی بردومانمان کردن و ئەوش لەسەر شەرەفی ئەو سێ نیشتیمان پەروەرە بوو کە لە دەستماندان. فەرماندەی ناوەندی ئەمریکا ڕایگەیاند کە بۆ شەوی نۆیەم لەسەر یەک بردومانی ئێرانیان کردووە و ناوەندەکانی بەڕێوەبردنی هێزە چەکدارەکانی ئێران و توانای دەریایی و موشکی و درۆنی ئەو وڵاتەیان بە ئامانج گرتووە. سوپای ئەمریکا ڕایگەیاند کە بۆ هەر ئەگەرێک ئامادەیە. سوپای ئەمریکا وەکو باسمان کرد شەوانە ئێران بردومان دەکات. ئێرانیش کە دەستی ناگات بە سوپای ئەمریکا دەچێت ئەو دەوڵەتانەی کە لە چواردەوریان لە ناویاندا هەرێمی کوردستان بردومان دەکات و قوربانی لە هاوڵاتی ئەو وڵاتانە لێ دەکەوێتەوە. وەکو دەبینین کاردانەوەکان بەرامبەر ئێران زۆر چونتر بوون، هەروەها کاردانەوەی سەرکردەکانی کورد بەتایبەت لە هەرێمی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی ئەو بردومانانەی کە کراوەتە سەر هەرێمی کوردستان و ژێرخانی هەرێمی کوردستان زۆر فراوانتر بوون. با بگەڕێینەوە کۆشکی سپی. سەبارەت بە کۆشکی سپی ئەمڕۆ دۆناڵد ترامپ لە کۆشکی سپی بووە، کاری ڕۆژانەی خۆی کردووە وەکو هەموو ڕۆژێک. دوای کەمێکی تر تقریبەن دوای سەعات و نیوێکی تر پێشوازی لە کۆمەڵێک پاڵەوانی کچۆڵەی جۆنستاونی پێنسیلڤانیا دەکات کە توانی بیان ببنە پاڵەوان لە سۆفتبۆڵ بۆ نەوجەوانان. هەروەها لە تۆڕی کۆمەڵایەتی
تروس دۆناڵد ترامپ ئەمڕۆ دەستخۆشی لە ئەنجومەنی نوێنەران لە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران هەروەها لە لیژنەی بودجە کرد بۆ هەوڵەکانیان بۆ پەسەندکردنی پرۆژە یاسای پاراستنی ئەمریکا. ئەم پرۆژە یاسایە تایبەتە بە شێوازی دەنگدان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. دۆناڵد ترامپ هەمیشە هەوڵ دەدات و داوای لە ئەنجومەنی نوێنەران کردووە کە ئەم پرۆژە یاسایە پەسەند بکرێت بۆ ئەوەی لە کاتی هەڵبژارنەکانی ئەمریکادا تەنیا ئەو هاوڵاتیانە بتوانن دەنگ بدەن کە نازنامەی پێویستیان هەیە و بەڵگەنامەی هاوڵاتی بوون پیشان دەدەن، نەک هەر کەسێکی دیکە بتوانێت دەنگ بدات. هەروەها دوێنێ ئێوارە بەشداری لە یاری جامی جیهانی نێوان ئیسپانیا و ئەرجەنتین کرد کە بە برنەوەی ئیسپانیا کۆتایی هات. هەروەها دۆناڵد ترامپ بەشدار بوو لە بەخشینی خەڵاتەکان بە یاریزانەکان و خۆی جامەکەی بەخشی بە ئیسپانیا. بەلێ هیوا سەلام پەیامنێرێ دەنگی ئەمریکا لە کۆشکاسپی سپاس بۆ وێ راپۆرتاتە.